دەم باش تەماشەوانە نێژا جاردن بۆ بەردەمی خۆ بخێر بێن تەوەری ڕوژی تەوەری ڤەکیریە بێگومان هەمووکو هەموو ڕۆژێن جمعە ئەف تەوەری ڤەکیریژی کە بۆ هەندەیە ji berkuhîn û kesên ku di nava tewerên demaca nebû an ku derfet nebû ku serincûn nerînên xwe bêjin dikarin di nava vî bernameyê de serincûn nerînên xwe bi şêwekî zor azad nîşan bidin welê berêzan ku êv zanin hemû ku hemû rojan eynî em tewerî mayekî xelî tewerî kirawaye bu eweş em tewere kirawayeke êvî berêz her bûçûn û serincû têbînîktan heye ke li tewerekanî çarçoveyê tewerekanî bernameyê de rabirdû netan twanî serincê xwetan pêşkêş bikin بێگومان هێستا بە فەرمونون و سەرنجی خۆتان بە شێوەیەکی زۆر ئازاد پێشکەش بکەن لێرە ئێمە خزمەتیەوەی بەڕێسەکەین یەکەم پەیوەندیش ئاراس لە کەڵکچی فەرموو چۆنی بەڕێز زۆر سپاس چۆنی بەڕێز زۆر سپاس کاک ئاراس فەرموو سەرەتا دەستخۆشی لە نۆری مالکی دەکەم داوەکانی بەش دەکەم هیوادارم ئۆپەراسیۆنی کوردستانیش پێک بێنێت و ئەو پێشمەرگانەی دەڵێن ئێمە بەرگری دەکەین بە خوێن و نازانم چ و دیفاع لە هەرێمی کوردستان دەکەین ئەوانە لە ماڵی خۆیان بۆ چە دەخوان بەڕاست ئەم قسانە لە چ ڕەوانگەیەکێ واڵێ ئەم قسانی تۆ لە چ ڕەوانگەیەکەوە دێت ئەوە زانی جیە کاکەکار چونکە هیچ عەدالەتێک نییە لە هەرێمی کوردستان هیچ عەدالەت نییە حتا ئێستا تو هەڕۆ وەرە کۆمەڵەی کەڵەکچی سەحکە مەسئولەکان هەموو کوڕەکانی خۆیان بە پاسەوان نووسیوە و موچەی وە لە ماڵەوە لەگرنوانە چۆن دیفاع لە کوردستان دەکەن ئێستا بە بەڵگەوە لە بەردەستمانە بەڵێ کاک ئاراس سپاس بە سەرنجی تۆش ئیلهام لە سەی سایق فەرموو هەموو کاتێکت باش کاکەرکان هەموو کاتێکت فەرموو دەستخۆشی لە بەرنامەجانەکەتان دەکەم دەستخۆشی لە هەموو کارمەندانی NRT-یەکەم کە لە هەر شوێنێکن هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم من کە ئەمڕۆ تەوەرەکەتان کراوەیە من سەبارەت بەوە قسە دەکەم کە ئێستا کە بارانە لە قەزای سەی سادق وەڵاهی بەڕاستی لە قەزای سەی سادق کە بەرەودادەی تاپەڕەشەوە دەڕۆی لە بەرامبەر مزگەوتی وەڵاهی گەڕێکێکمان هەیە هەر مەپرس ئەمە هەر قوڕوسڵباوێتە تەلەبە ئەچێ بۆ مەکتەبە وەڵاهی هەموو یانە هەر قوڕوسڵباوە پێیان دەڵێم ئێوە بۆ ئێوە جواب لە خەڵک نادەنەوە بۆ ئەی چی ئەکەن بۆ قەزای سەی سادق قەزای سەی سادق خەرەبێەوە بەشی ناخۆشی بێت ئەی باشە بن پێدان دەڵێم ئەی بۆچی هیچ شتێک ناکەن بە قەزای سەی سادق هیوادارم تیمی NRT بەیانی خۆشی بێت سێری بکە پرسیار لە خەڵکی بکات بەڵێ ئیلام خان بەڵێ سپاس بە سەرنجی تۆش ئێمە وەکو ئیشی خۆمان بێگومان دە و ڕەوشەی تۆڵ ئێمەش بە دوواداچوون دەکەین سپاس بەڵێ بەرزان لەسەر تەوەرێ ڤەکیری سامان لە پیجێ نارتی لە تۆری کوماڵەتی نووسێ ئەمڕۆ هەمومان پێشمەرگین بێگومانەوە سەرنجی خۆیەوە هەروەها ئاشناش سەیدی شەنووسێ هیوادارم لە ڕێگەی ئێوەوە حکوومەت ئاورەیەکی لە دەرچوانی پیشەیەکان بداتەوە ئێمەش هیواداری سەرنجی تو بۆ حکوومەت گەشتی بێ هەروەها لیندا ئەنووسێ من وەکو ئەڵێ من وەکو خوێندکارێک داواکەم کە بەرنامەیەکی بکەن لەسەر نەهێشتنی نمرەی قۆناغی 10 بۆ 11 و 12 بێگومان سەرنجی توش لە بەرچاوارەگرین هەروەها سەکار کامیلیش ئەنووسێ بە ئومێدی ئەنکۆ بێ هیڤیا گەنگەشێن ئەدەبی بکەن دە بەرنامەی خۆدا بەڵێ سەرنجاتەشی گەشت هەروەها ڕامان نووریش ئەنووسێ کە تکایە باسی ئابوونەی خوێندکارانی زانکۆ بکەن کە بکرێت با 100,000 وەکو بەغدا ئێمەش هیوادارین سەرنجی ئەم هەموو بەڕێزانە بۆ لایەن بێگومان کە سەرنجی زۆربیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار بگەشت بێت بەڵێ بەڵێ تەماشەوانین هێژا تحسین لە کەڵکچیت گەلمەیە کاک تحسین کەرەمکە مرحبا سەر چاوە تاوانی باشێ زۆر سپاس کاک ڕزگار من بۆ ئەوە دەخم بۆ کە چەند لایەنەکانی کوردەکان کە گەشتنە یەک بەڕاستی تشتی زۆر جوانە زۆر ناوێمە یعنی خاص بۆ کورد سەربلندیکە کە ئێمە ئیندا هەمی یعنی کە دژمن زانی کە کورد یەکە بەس مخابن بۆ هەندی کەس کە تێلەفۆن دەکەن یعنی کە لەگەڵ تۆ بەشداری دەکەن یعنی کە ناو سەرکردەیەک دەینن کە وەک یعنی یەک ناو بارزانی ناو مامجەلال ناو نێشیروان یعنی سەرکردەکانی کورد هەمی یعنی ئەش شەرمەزاریە بۆ ئەوانەی کە بەڵام کاک تحسین
کورد کاک تحسین ئەوان سەرکردەی ئەم گەلەن ئەگەر توش بای لە جێگای ئەوە سەرکردەی ئەم خەڵکە بە بێگومان خەڵک رەخنە لە توش ئەگیرێت ئەوانە سەرکردەی ئەم گەلەن ئەوانە مەسیری ئەم گەلە چارەنووسی ئەم گەلە ڕەوشی ئەم گەلە پێشهاتەکان هەمووی ئەوان قەرارەکان ئەخر بۆ ئەوان دەرەچێت بێگومان خەڵک لەسەرەوە گلەی لەوانەکەن ئەگەر ئەوانیش بەرپرس نەبان و لەو پێگەیە نەبەن هەرکەس باسییان ناکەوێتەکو زۆربەی خەڵکانی تر ئێمە بەڵان و بەڵێ ئێمە بەندە سەرکردەوە جوان ئێمە بەندە سەرکردەمانە سەربلندیە بۆ ئێمە کورد هەمی یعنی عەرەبێک تو بدینە بە حەیاتی لەگەڵ کورد ناگونجێت دێوان لەبێ ئێمە برا بەلە دژمن ئێمە نەوان یەک عەرەبێک بە حەیاتی نێ ڕۆژ نێگوت لە کورد برا ئێمە بۆ دێکین برا ئێمە برایەتیە ناخوازین و حاشا لێ برایەتیە نەڕۆز و بلا لێ برایەتیە بەڵێ بەڵام پێ تۆ دیت ناتە کاک تەحسین سەرکردەشی گەلێ خۆ جان نییە کە گەلێوی هەمی تەیداوی بکێتەوە و گەلێ خۆ باش بڕێوە بێت و باش خزمەتێ بکە بدیت ناتە بەڵێ بەرحال سوپاس بکای تەحسین لە کەلێکی ئاسوو لە شاری سلێمانی کاک ئەس فەرموو ئاگا کارێوان باشتر دەستخۆشی لێکم وەڵام من جارێ لەسەر دوو خاڵ قسەیەکەم بەڵام سەرەتا ئەمێ ڕەخنەیە لە هەموو هەوادارانی پارتی بگرم یعنی تێ ناگەین ئێمە کاتێک کە کەسێک ڕەخنە یان سوالێک ئارەزووی هینە ئەفو ڕوبەڕووی سەرۆکایەتی هەرێمە کاتوانێ بۆ ئەوان ئەوەنە بە نەفەسێکی زۆر تەسک و زۆر یعنی دواکەوتوانە بەڕاستی بیرەکەنوانەیە ئەگەر لە کاتێکا سیرکە ئێمە ئەمڕۆ سەرۆکێکمان هەیە ئەم سەرۆکە لە ئەو پەڕکردنەی دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە و ئەیانەوەی هیچ کەسێک ڕەخنە لەم سەرۆکە نەگرێت دیارە ئەم سەرۆکەش خۆ مەسئولێتی لەسەر شانە ئەبێ ئەمڕۆکە وەکو چۆن ئەو حکومەتە کە تەشکیل بوو مبادرەیەک بوو لەسەر دەستی جەنابیان لە هەولێر کۆتایی هات و ئەبێ هەم بە هەمان شێوە وەکو باوکێک تەحەموول و مامەڵەش کات و بۆ چارەسەریکردنی هەموو کێشەکان بەڵام بەداخەوە ئەوان کە کەسێک نەعوذ بالله ئەو بە ئەوان بێ کەسێک باسی خوا و پێغەمبەر کا بەڵام باسی سەرۆکایەتی هەرێم نەکا ئەمە یەک دووەم ئێمە زۆر سپاسی لە ئەنگرانی پەکەکایەکەین کە کاک ئەحمەد کاتێک کە هەڵوێستێکی جوانێرانە کوردانەی نوان بەڵام لە هەمان کاتێک کاک ئەنوەری حاجی عوسمان ئەو زۆر بە شێوەیەک وەڵامیایەوە کە ئەڵێ ئێمە پێویستمان بە هیچ هێزێکی دەرەکی و هیچ لایەک نییە بێن دیفاع لێمە کە ئێمە خاوەنی هێزی خۆمانی ڕاستە بەڵام ئەوان وەکو نەتەوەی کورد دڵیان بە هەموو پاسەکانە سێ بەڵام دیارە پارتی دیموکراتی کوردستان نەکات خۆیان لە سەروی هەشوا پاسەکەی کوردستانی شەوە بینەوانی مسپاسانەکە بەڵێ سپاس بۆ تۆشە باوکی نەشوان لەو لێرەوە فەرموو باوکی نەشوان دیارە باوکی نەشان لەسەر خەتنەماوە جەبار لە شاری سلێمانی کای جەبار فەرموو بەڵێ سڵاو لێ بێ دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس وەڵام من دوێنێ ویستم لەسەر بەرنامەکەی جەخسۆکەم بەڕاستی شتێکی گرنگ بوو کاتی خۆی بوو بەڵام من دەڵم بەداخەوە وەزانم ئەو کۆبوونەوە تەخیر کەوت ئەوە زووتر بکرایە چونکە گەر تۆ سەیری کێشەی کورد بکەی با بڵێن کورد بە کورد زۆر دەمێکە لە 63 تا ئیسا لانە کوردەکان وەکو ڕێکەوتن تەنیا دوو ڕێکەوتنیان کردووە ئەوی دەستی دەرەکی بووە یەکیان لەسەر دەستی ئێران بوو کاتە شەڕی عێراقیێران بوو ستفەوا ڕێکەوت حکومەتی عێراقی شکستی خوارد و هاوپەیمانان لێیاندا توانیان ئەو کاتە بۆ حکومە بەرەی کوردستانی دروست بێت و ئەو بوو سەرکەوتنێکی باش بوو بۆ گەلی کورد دووهەم دوایەوە بەداخەوە شەڕی ناوخۆی لێ دروست بوو شەڕی ناوخۆش دوایەوە ئەمریکا کەویستی لە عێراق با دووبارە ئەوە بوو کوردەکانی ڕێخستەوە دووار ڕێکەوتنێکی تر هەبوو تا ئیسە با بڵێن بە نیمچە ڕێکەوتن بە نیسا ڕێکەوتنی استراتیژیوانە بەردەوامە بەڵام خەڵە زۆری استیفادەی لەم ڕێکەوتنی ئاخری نەکرد وەکو عام بەداخەوە ئەبوا زووتر ئەم ڕێکەوتنە بەڵام من پێم وانیە ئەقڵەتی کورد گەی بێتە سەکردایەتی کوردی گەشتێتە ئەو قۆناغە کە ماڵی کورد ڕێبخا گەر ماڵی کورد ڕێبخا معنای ئەوەیە گەورەترین سەرکەوتنیان بەدەستێناوە بەس پێم وانیە وابێ دوایەوە بۆ ناوچە دابراوەکانی ژەڵێم من پەیاوێکم بۆ حکومەتی عێراقی ژەوەیە میلەتی کورد هەمووی بریتی نییە لە یەکێتی و پارتی بەڵێ یەکێتی و پارتی لە سەرەتاوە توانم بڵێم بە نوێنەراتی هەموو کورد چوون بەڵام کە نەیانتوانی وەکو خۆی نوێنەراتی کوردکەن پێم وایە خەڵقێکی زۆر لەو نوێنەراتیە پرشەمان بۆتەوە ناڕەزایی هەیە بەڵێ کاک جەبار خوا تۆ یارمەتیم بی زۆر کات ڕۆیشتەوە زۆر ئەکرد بە کورتی لەبەرەوە خەڵی زۆر لەسەر زۆری چۆنە خۆی یعنی میلەتی کورد چەندی ساڵە کە شەیدەیە حساب کە جەبل حەمرینی بەکە لەسەر دروست کردووە من پێم وانیە ئەگەر یەکێتی و پارتی سازر لەسەر نەسە دابراوەکان کەن گەلی کورد نایکە بە تەیکید بۆ برا عەرەبەکان ئەڵێم بۆی زۆر ئاگادار بن و دەستخۆشی لێوە شولا و برا پێشبڕەکانی ژەکەم بەڵێ سپاس ئیقبال سێمێلێ کەرمکە مرحبا سەر چاوە باشی زۆر سپاس فەرموو
از استقبال سیمیل بله بله کرم که پیشمرگه اما پیشمرگه هم نه آن سکردک بد آن حزبک بد آن نوجک بودی بد اما پیشمرگه ام بروانیش بی خاکید کن ام نش بو پاره و حزبانیت کن بله بجا اشیریدارش وان اوید پیوندیات کن دیویجه با آن ایکتی آن پارتی آن گوران آن زاچه اوید دن علایکی ویگافتی ام ویگافتی امید حربه که در ویگافتی و حرب نچه بویه حرب نچه بویه شر نچه بویه نه نچه بیا بس ویگافتی یعنی اعلانه ام کدو شید بیجی امید آماده باشید هر حال امید آماده باشید ام نبو پاره کنه ابو موچه راسته ام قدر عیالی راسته امید نه پاره که دوید بس نه دلیویت ویگافتی داشت نیگا پارتی با فلان تشتکر ایکتی فلان تشتکر گورا فلان تشتکر هوا هم دیگه ویگافتی بله که اقبال سپاس بسر اینجا تجی مریوان لشورناخ فرمو مریوان بله الو بله فرمو ام كاتب باز براباشي همو کاتگت او پیاوه الله بحثی جنابی سروزکا الله والله جنابی سروز بخنه درگیره بوده بگیره هوی چیه لی بگیره الله رخنا لچی ادري كابا صحدي باقي شيء ده براي شيء ده براي كتير اسجنا نقصانا ولا امريكا كوتوا يصابوا او شيء داني هناك بله الو بله که مریوان جاوب يا الله رخنا لبتشي على جنب صدق خواتي غمر بلاي فينا خوشرا والله يشيك يوق من قوم باقم شيء ده فينا خوش زيني في بدري بله که مریوان سپاس بسر اینجا تو بگو من لم هرمه لم ولاتی امت یاجین که بدیان سال شورش و برخودانی تیابو به مایه هیچ مالک نیه شهید و نبی اگر شهیدیش نبی هیچ مالک نیه قربان دیدانی نبی مالی نسوتین را به وزی تکنه چو به ام ولاتا ده بروا که همو کاتک شر دا گیرکاری و کیمیا باران کردن تیابو انفال و راگواسنی تیابو برزان هر مالک لم هرمه خوشتان شادن اگر شهیدیش نبی مالی ویران بوا چندین جار یعنی هیچ کسی نیه لم ولاتا بشی شیری برنا که تو بیل نهامت یکانی که بسرم گله هاتو به هر حال سپاس آلا که لسورانه و فرمو کارو کاتباش همو کاتگت دست خوشی برنامه کت لیکم بالام آلک نیه بالک لسوران بالک بله کاکا دست خوشی برنامه کتان لیکم هیوادارم سرکتون مو تمن درێژ بن سپاس بوتو فرمو کاکا کارم بنسبت حکومتی ناوند حکومتی عراق و هەرێمی کوردستان قساکەم ئەوڕۆ بله هەر لە دێر زمانەوە عراقیەکان دوژمنی کورد بووین هەر لە دێر زمانەوە هەتا 39 سال پێش ئێستا ڕژێمی گۆبەگۆڕی سەدام حوسێن بە هەڤاڵ مامزەلالی وت کەرکووک شارێکی خۆمیە معنای گوتی کوردی نییە هەڤاڵ مامزەلا 39 سال پێش ئێستا وتی کەرکووک شارێکی کوردستانیە هەتا یەک کەرکووک لە کەرکووک مابێ کوردێک لە کەرکووک مابێ کەرکووک هەر کوردستانە ئەوە وتەی هەڤاڵ مامزەلالە سەدام حوسێن وتی دارخورما لەسەری دەرا تاڵەبانی دروست بی لێ ناگەڕن جارێکی دری پێشمەرگە دروست کەچی پێشمەرگە دروست بوو هەڤاڵ مامزەلال بوو بەسەر کۆماری عێراق هەڤاڵ مامزەلال یەکێکە لە سیاسەتمەدارە هەرە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان و هەموو جیهان بگرە ئێمە ئەمن ئامادەم کەچی من یەکێتیش نیمە و هیچ حیزبێک نیم ئەمن ئامادەمە وەکو کوردێک دیفاع لە کەرکووک و لە هەموو خاچی کوردستان بکەم بەڵام جەنابی مامزەلال یەکێکە لە هەرە شەخسە گەورەکان کە چێشەی عێراق تەنها من دەڵێم بەو چارەسەر دەکرێ و هیوادارم سەرکەوتو بن دەستخۆشی بەڵێ سپاس سپاس بێگوم ماوە سەرنجی خۆشتە سپاس بۆ بەڕێستان زێرەڤان لە دهۆکێ کەرەمکە چۆنێ برام باشی ئەزێ باشم کاک زێرەڤان کەرەمکە ممنون سپاس برا سەر مەسەلەی ئەو پێشمەرگی هاتی لەناو ئاخیمە ئەگەر تۆ بەهادینی باویاز بارم دێ شێوازارێ بەهادینە ئەزێ باشە شتێگیان برا سەر مەسەلی ئەو لەشکەری نوری مالکی بەێ از خود بجم بوما بخو کرده بخو آمدن یعنی تویم همی ایک بین لو ایدیانا چکو اما شری ایدیا کنیه چکو شری بو همی لایک مونا وجر برا تویم همی ایک دستو و ایک دل ایک بگیرین بله کاک زێرەڤان سەرنجاتەشی گەیشتە ئەمیر لە ڕانیەوە فەرم کاک ئەمیر
کاکە دەستخۆشی لێ دەکەم بۆ بەرنامە جوانە. زۆر سپاس. بەعقد من نێکشتمەیە کە بیڵم ئەویش ئەوەیە بەحقات هەتا ناخۆشی نەبێ ینی بیر لە پێشمەرگە ناکەنەوە هەتا ناخۆشێک نەبێ بیر لە پێشمەرگە ناکەن لەبەرەوە ینی زۆر حیفە ینی تۆ تەماشاکە بژێوی ژیانی پێشمەرگە چەند ناخۆش ینی لە ڕووی موچەوە ینی تۆ حساب یەک پۆلیسێکی بۆ ناکە لە ناو شار داوامەکە معاشقی ملیۆنێک 100,000 بەڵام پێشمەرگە 500,000 هەر ناخۆشێکیش بێ بە ڕوبەڕووی پێشمەرگە دەبنەوە دیبن بۆ پێشی ناخۆشەکان. بەڵێ بەڵێ سپاس بۆ تۆش سەید کاوە لە دووس خورمات و کایەکی سەید فەرموو. ئەم کاتت باز بەڕێزیان هەموو کاتێکت باش پێیمان باشە لەبەرەوە دۆست خۆرماتۆ پرسی ئەو ناوچەیە سەیەکی کە لە پرسە گەرمەکانی ڕۆژەف پێیمان باشە بوو بینەران ڕابگەینی ڕەوشی دۆست خۆرماتۆ لە ئێستادا چوونە. وەڵای ڕەوشتی دووس خورماتی وەرەی برا کوردەکانمان و برا پێشمەرگەکانمان وەرەیەکی لە ئاسیەکی زۆر بەرزان ئێمە هیچ کات لە ڕژێمی بەعس و لە حکومەتەکەی مالکی نەترسیاینا ئێمە ئەو کەسانن کە قواتی بارق لە دووزە 600 کەسی هاتوو هێرشی کردە سەر دووس خورمات و لە ساڵی 91 ئەو 300 کەسی بە فۆرمی ڕووباتی و جوندی و سەربازی و جێمە و شەهید کرا. ئەمجا بۆ برایانەی کە باسی مالکیەکەنەڵن ئێمە سپاسی مالکیمان بۆکەین و هیچمان بۆمانەکرا بە نسبەت من وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان من زندانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانم لە 94 بۆ 95 و باوکنیش لە ساڵی 1963 بۆ 64 زندانی پارتی دیموکراتی کوردستانە لەلایەن هەردوو حزبەکەوە هیچ بۆ بنەماڵەکەی من نەکریاوە هیچ شتێک میشلیان وەرنەگردە و لەبەرەوەی نەک غەڵەت لە من پێ بگێ بڵێ ئەمە ئەندامێکی حزبەکانە من لە شوێنێکی تر وەکو کرێکار لە کۆمپانیا گیشەکەم لە شاری سلێمانی بەڵام ئێمە بە هیچ شێوەیە بستێ خاک خۆمان نەبووە ڕژێم نەبووە حزبەکەی مالکی و نووری مالکی دانانین من بە زندان سیاسیەکەمش ئێستا هاتێتەوە لە بەغاوە لە حزبەکەی نووری مالکیوە ئەو ساش ئەو پارەیە سوێنم ئەگەر خۆم بفرۆشم بۆ نووری مالکی باوە لەو برایە ناکەم بە هیچ شێوەیە ڕجام هەیە لە برا کوردەکانمان بە هیچ شێوەیە سوپاسی دوشمن نەکەن دوشمن قەت سوپاسیەوە ناکە برا بەڕێزەکانم. بەڵێ کاکی سەید بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش محەممەد لە شارێ و لێرەوە فەرموو. ئەلو مەرحەبا سەر چاوم کاکە دەستخۆشی بەرنامەکەی لێ یەکەم. سپاس کاکی محەممەد فەرموو. سپاس دەکەم. وەڵای من دوو سێشتمەیە بەس بۆ ئەمە وەکو تەشیر ناکە وەکو جوابدانەوەش ناکە بەس من پرسیار لەو برادەرێکم کە پێشی ئەو برادەرێک تەلەفۆنی کرد کاک باڵک نازانم کاک باڵەکە نازانم کێ بوو لە سۆران باسەوەی کە ئەڵێ مام جەلال من احترامی تایبەتی مێ بۆ مام جەلال بۆ هەموو سەر حیزبەکان بەڵام ئەوە لە مام جەلالێکێک بوو لەوانەی کە زۆر داگۆکی کرد من ئەڵێم نەخێوان نییە ئەگەر مام جەلال لەسەر تەوقیعێکی مام جەلال مابوو ئەگەر مام جەلال ئەو تەوقیعی بکردایە ئێستا مالکی نەمابوو من وەکو تەشیر ناڵم ئەمە من احترامی تایبەتم هەیە بەڵام ئەو ئەگەر مام جەلال بەهاتایە هەر ئەوان بوون هەر خێری پارتی هەر ئەو خێری پارتی هەر ئەو حیزبانە بووینان و مەسعود بارزانی کێشەی سیاسی کێشەی شخصیە لەگەڵ مالکیا کێشەی سیاسی نییە بەڵام ڕۆ هەر ئەوانە ناتوە سەختەی کاک مەسعود کە ئەڵێن بەڵێ جەنابی کاک مەسعود هەرچێکی وتوە خوێتی وەکو کوردی دەدیوە بۆ کوردێکە بەڵام من داوای لێبردنەوە برادەرەکەم ئەو قسەیە بەڕاستی بکردایە بویتە بەڵێ کاک مەسعود و مام جەلال نەویتە بە شخصی ئەو ئەگەر مام جەلال دووبارەی شێکەم و سەبارەی شێکەم و ئەگەر مام جەلال بەهاتایە تەوقیعی بکردایە ئێستا مالکی لە حکوم نەمابوو بەڵێ کاک محەممەد لەسەر تەوقیعەکەی ئەو لە هەولێر لە بەغا چەند جار بەڵێ سەرنجی تۆ گەیشت بەڵێ سپاس باوکی محەممەد لە هەولێرەوە فەرموو. ئالو بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. سپاس باوکی محەممەد فەرموو. من وەک پێشمەرگێکی زێڕەبایی کە لە 14-15 ساڵە من پێشمەرگەی بووم لەم ئاخیرەیە کە داوایان پێشکەش بە بەرپرسەکەمان کرد نەقڵمانکان لە سوپای چوارەوە بۆ فەوجێکی بکە بەڵێ بەێماڵێ نەقڵ نییە بۆ ئێمە هیچ نەقڵ نییە هیچ بیرینی ئەوە ناکردەوە کە چەند ساڵ ئێمە پێشمەرگەن لە سوپای ڕزگارەوە لە هەموو شوێنەکەوە نەقڵ نییە جوابی بەرپرسەکە بەێماڵێ نەقڵ نییە فەسڵێ بەس نەقڵ نییە 2 ساڵ پێشمەرگەی من ئێستا فەسڵم. بەڵێ باوکی محەممەد بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ڕاهێل لە هاوینەواری پیرمام ئێوارە باش باشتر چۆنی باش وە قوربان زۆر سپاس کاکی ڕاهێل فەرموو.
بەنسبەت تەوەری بەرنامەکەتانەوە بەڕاستی تەوەرەکی جوانە لە جێ خۆیتی لەم کاتەدا باس لە ڕەوشی ئێستای کەرکووک و دووسخورمات و ناوچەدابڕاوەکانی هەرێمی کوردستان بکرێت. من تەمەنا لەو پێشمەرگە بەڕێزاناکەم کۆڵ نەدەن بەجەرێک بن بەتوانە بن بەهێز بن بیر لە موچەکەنەوە چکە پێشمەرگەکانی ئەو کاتی لەگەڵ ڕژێمی بەعز هیچ موچەیەک نەبوو بگرە خواردنیش نەبوو بگرە ڕەنگە جل و بەرجیش نەبووێ ئەو کاتی جیاوازی ئەو سەردەمە لەگەڵ ئەم سەردەمە ئەو کاتە کورد لە شاغ بۆ شۆڕەشیە کرد کورد ئەمفالی کوردیانەکە لەناوە بەڵام ئێستا کورد حکوومەتی هەیە بودجەیە پارێکی زۆری هەیە لە بەردەستە پێت وایە جیاوازی ئێستا لەگەڵ ئەو کاتە زۆر فەرقە؟ بەڵێ زۆر ڕاستە ئێستا بودجە هەیە یعنی وەشی جەنابوتی ئەو کورد ئەتوان بڵێم حکوومەتی هەیە بەڵام ناشکرێت لە کاتی شتنگانە بیر لە پارە و بیر لە مەعاش و بیر لە ژیانت بکەوە دەبیر لەو کاتتە تو بەس ئامادەبی خۆت وەخت کەی چکە ناوی پێشمەرگە بەواتای کەلیمە پێشمەرگە یعنی پێشمەرجێت و یعنی دەبێت تو ڕۆحی خۆت فیدا بکەی لەبۆ ئەو نیشتیمانە جوانەی کە ئێستا تێدایە لەبەرەوەی کەس نییە ئەوڕۆ لەو کوردستانی یعنی باوکی برای ئەگەر هەر نەبی خزمەتی زۆر نوێشی خۆی بە کوشدای لە پێناو کوردستانی کە ئێستا ئەمڕۆ لەو ئازادی خۆشەداینە. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش سامان لە کەرکووکەوە فەرموو. شەو باش باشتر دەستخۆشی بەرنامەکە لێکەم. سپاس کاک سامان فەرموو. برای بەڕێزم من وەکو پێشمەرگەیەک قساکەم لەگەڵت. بەڵێ ئەو خەڵکە کە تەلەفۆن ئەکا لە ماڵەوە ئاگای لە وەسعی پێشمەرگە نییە تێگەی لێم. بەڵێ ئێستا من لە مەقڕێکین بە مەقڕێک 200,000 کۆ نابێتەوە تێگەی لێم مەعاشی من 470,000 تێگەی ئەلو مەعاشی من 470,000 ئەو فەرموو من 10 ڕۆژە لە مەقڕ دانەبەزیوم تێگەی لێم من ئەلو کاک سامان جێمان لێتە فەرموو من 10 ڕۆژە لە مەقڕ دانەبەزیوم تێگەی لێم لە دەی مانگون پارەم پێ نەماوە ئێمڕۆ 25 مانگە بووە بەیانی 25 مانگە ئایا شەڕی دیش لە بەم نەکرێت؟ بەڵێ بەڵێ کاک سامان وەکو پێشمەرگەیەک لە کەرکووکەوە هیواداری لایەنە پەیوەندیدار گیان لێبێ کە بۆ ڕەوشی پێشمەرگە وەکو ئاڵێن وەکو پێشمەرگە خۆشیان ئاڵێن وەکو بەشێک لە جادەگی شاڵەیە بۆ ڕەوشی پێشمەرگەوەیە بۆ وەکو پێویست ئاوری لە ڕەوشی پێشمەرگە لە بەرچاوە نەگینێ لە ڕووی موچە و دابینکردنی امتیازاتەوە بەرحاڵ دوای ئەم ناوبەرە لەسەر تەوەری کراوە بێگومان بەردەوامە بین. بەڵێ دووبارە سەڵاف هێژانە لەسەر تۆرێ کۆمەڵاتی پێیجێنارتێ محەممەد سەید ئەنووسەیە بەشداریکردنی وەفدی گۆڕان لە کۆبوونەوەکەی دوێنێ بارزانیدا گەورەترین هەڵە بۆ نەدەبواە بەشداری بکرد بەوەکو خۆیاڵێ هەروەها کاوان ئۆمەری شەنووسێ لە گەرێکی زێڕین و کێشی خزمەتگوزاری هەیە لە یەک گەرەی بە بیانووی ئەوەی کە عامودە گەورەکان هەیە هیوادارم ئەم بەردەمەیە دەنگمان بگاتە لایەنی پەیوەندیدارەکان و کێشەمان بچارە سەرکە بێرزان من نازانم گەرەی زێڕین و لە کام شوێنەیە ئەگەر ناوی شارەکەش تادید کردبا بەڵام هیوادارم بەرپرسانە کە گەرەی زێڕینی لە کام شاری هەرێمی کوردستانە گیان لێبێ. بەڵێ هەروەها ڕۆناک عەبدوڵڵاش ئەنووسێ تکایە لە سەردەرماڵی خوێندکارانی زانکۆ بدوێن من نازانم لە هەموو بودجە زۆرەکە کەس نازانێ بکەوە. بڵێ ئەحمەد لە شاری بەغدامان لەگەلە کاک ئەحمەد فەرموو. باشی کاکە کاکیان سەرچاوم کاکە کار من یەکێکم لە کاری دیپلۆماتیەکەم لە شاری بەغداد بێگومانەوە ناوی خۆم نییە بەڵام من حەزم کردن سەرنجێک لەبارەی باری سیاسی بەگەم مەجالم بەنشکم لەناو واقعی سیاسی شاری بەغداد خۆشە ڕەوشەکە شروع بکە لەبەرەوە جێگەی سەرنجە ڕەوشی ئێستا بۆ بینەری بەڕێز بەڵامەکە بە کورتی فەرموو. بەڵێ بە کورتی بێگومان بەڵام من حەزەکەم ئەوە بۆ جەنابتان و بۆ جەماوەری بەڕێزی کوردستان دووپات بکەمەوە ئەم ڕەوشەی ئێستا ڕوئەدا لە ساحەی سیاسی کوردی و لە ناوچەدا بڕێنراوەکان هەمووی بێگومان ئەگەڕێتەوە بۆ هەڵەی سیاسی گەورەی سەرکردە سیاسەکانی کوردی کە مەقسەدم سەرکردی سیاسی کوردیە هەمووی بە عامەتەن بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتدارەکان لە ساڵی 2003ەوە ئەمانە بڕیاری هەڵەیاندا ئێمە لە ناو دیپلۆماتین لە ناو شاری بەغدایە بێگومان بەم هەڵانە ئەناڵێنین ئێمە چەند جارێک خەبەری سەرکردایەتی سیاسی کوردیمان کردوێتەوە کە ئەوەی پێش چەند ساڵێک با بە باسی مادەی 140 بکەن با بە ئەبێ ئەم مەسەلانە حەل بکرێت کاکە کاکیان ئەوان لە زیاتی ئەوەی سێرەکەی مشکلەیان دروستە کرد ئێمە دڵمان خۆشە بوو ئەمە وەڵڵاهی ئەو باسی مادەی 140 باسی نەوت و غازمان بۆکەن باسی بودجەمان بۆ ئەکەن ئەمانە هیچی کێشەی کورد نەبوون ئێمە دوێنێک یەکێک لە
باڵادەستەکانی حزبی دەوڵەتی یاسا بەمنی ڕاگەیان وتی کاکە ئێمە خۆمان ئێوە سیاسەتمەدارەکانتان بە ئێمە ئەڵێن مادەی 140 بە هێشتا جێبەجێ نەکەی ئەمە پێش ساڵێکم بۆ باسەکەن واتە ئێمە خۆمان سەکردە سیاسەکانمان ئەو کاتە ئەوان داوایان کردووە لە حزبی دەسەڵات لە بەغدایە مادەی 140 هێشتا پێشل بکرێت بۆچی بە قوربان ئێمە حەزەکەم خەڵکی کوردستان ئەمە بزانێ ئەمە لەبەر ئەوەیە کاکە کاریان دەوڵەتەکانی وەکو ئێران و تورکیا ئێمەیان خستووە مزایەدەی سیاسی کەواتە کاک ئەحمەد کەواتە وەکو قسەی تو بێ سەرکردە کوردەکان کەم تەرخەمن لەوەی لە بەغدا ئەی ئەوان لە بەغدا چیەکە ناو هەموو پول لەو پۆستەی ئەوان هەیەە لە بەغدا بێجگە لەوە شارعی کوردستانی کە شارعی کوردستانی دەنگی بەوانەوە لەوێ ئەی پێویست ئەی شارعی کوردستانی بوو بێ دەنگی وەکو تۆڵی هەموو خەتاکەی بوو سەرکردە کوردەکان بێگومان زۆر چاودێری شوالێن کە تا ئێستا ڕەوشی کورد بەم شێوەیە بگا کاکە هەکارگیان شارعی مەسەڵەن جەنابەت باسی بەغدا ئەکەی من باسی بەغدا ئەکەم ئێمەش باسی بەغدا ئەکەین بەغدا ناوەندی بڕیارە لە بەغدایە کە هەرێمی کوردستانیش لە ئێستادا لە چارچوەی عێراقی ئێستادا کە لە ساڵی 20 لە سەدەکەی ڕابردوو دروست بووە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق سەرکردەکان لە عێراقا لە ناو دەستورا کە زۆر مافی کورد چەسپاوە وەکو مادەی 140 ئەوان کە جێبەجێ نەکراون تا ئێستا ئەی ئەوان ئەو هەموو پۆست و پلەیان هەیە لە چ بوارێکە بەکاریان هێناوە کاکە کاریان من حەزەکەم بزانی پۆست و پلەکانی بەغدا ڕێزم بۆ هەمووان هەیە هەمووی هەواڵانی ئێمە حەزەکەم بزانی لە ڕئیس ئەرکانی جێیشەوە هەتاکو ئاخر وەزیفە ئەوەندە ئیسفادی بۆ کورد نەبووە بۆچی هەمووی وەزیفەی ئیداری من حەزەکەم ئەو شتە بزانی یعنی ئێمە بەڕاستی ئێمە لە واقعی عقلیەتی سەرکردەکانی خۆمان زۆر عجایبمان پێدا بڕوان پێ بکە یعنی ئێستا من پرسیارێک لە جەناب دەکەم من وەزارەتێک وەربگرم لە بەغدا چی ئیسفادەی بۆ کوردستانە بێ هیچ ئیسفادەشی نەبووە ئێمە چەندجا ئەمەمان بۆ سەرکردایەتی بەڵێ کاک ئەحمەد دیارە قسەکانی بەرز زۆر هەگرەیە بەڵام بەرنامەکە ئێمە خەڵکی زۆر لەسەر پەیوەندیە پێویستەوانیش مافیان هەبێت لە بەشداریکردن سوپاس بۆ سەرنجی بەڕێستان سۆران لە دووس خورماتوکای سۆران بوو بۆرە کەدەمێکە لەسەر هێلی فەرموو ئاسایە برای بەڕێزم مامۆستا سۆران لەگەڵە لە دووس خورماتووە زۆر خۆشحاڵم مامۆستا برای بەڕێزم بۆ بارودۆخی دووس خورماتوو لەخوا بە زیاد بێت ئێستا زۆر بارودۆخەکە ئاساییە زۆر سوپاسی و پێشمەرگە بەڕێزانەکەین کە لە کوردستان و لە وڵاتی خۆمانەوە هاتنە پارێزی لە ملەتی کورد دەکەن لە شارەکەمان بەڕاستی زۆر زۆر دەستخۆشییان لێەکەین من وەکو مامۆستایەک وەکو کوڕە کوردێکی شارەکەم ئەمەوێت بە پێشمەرگەکان بە هەمویان بڵێن دڵنیانیشکەمەوە کە ئێمە وەکو گەنجێکی دووس وەکو کوردێکی شاری دووس خورماتوو ڕوحی ئێمە لە پێش ڕوحی پێشمەرگەکانەوە تا ئەگەر خوانەکەران لە کاتێکدا ڕووبوونەوەی قواتی دژلە بن یان هەر قواتێکی تر مامۆستا سۆران پێمان باشە ئەوەش جابیان پسەرش بدەیتەوە ئێستا جمۆجۆلی هێست لە بینی پێشمەرگا و سوپای عێراق و دیجلە و پۆلیسی فیدراڵ و زۆر ناو هەیە ئێستا لەو دەوروبەرە چوونە ئێستا جمۆجۆلی سەربازی تەحەشودات چییە؟ وەڵی برای بەڕێزم ئێمە لە دووس خورماتوو چەند گەڕێکێکمان هەیە نزیک بە شاخەکەیە هیچ ئەو گەڕەکانە هەمووی گەڕێکی کوردی و هیچ وەزعەکە زۆر ئارام و ئاساییە بەس وەکو بڵێ قواتی عێراقی لە دووس خورماتووە لە دوای ئەو ڕۆژەی کە ڕۆژی جمعایی ڕابردوو ئەو شەڕە ڕوویدا لە دووس خورماتوو قواتی حرەکەی قواتی شورتەی فیدراڵی عێراق بڵێن یعنی حرەکەیان زۆر کەمە بووە بەڕاستی سەنایەنە ناو گەڕەکە کوردیەکانەوە کە لە دوای ئەو شەڕە ڕوویدا بەڵێ مامۆستا سۆران لە دووس خورماتوو سوپاس فەرهاد لە هەولێرەوە فەرموو ئەلۆ بەڕێزمەوە کاتۆ باش هەموو کاتێکت کای فەرهاد بەڕێزم وەکو مامۆستایەکە لە دەڤەری هەولێرەوە دەستخۆشی بۆ بەرنامەی دەکەم بەڵێ ڕاستە ئێمە ئێستا بەرەنگاری ئەو سوپایی دیجە بوونەوە بەڵام ئەم وەکو مامۆستایەک لا تەڵەبەکانیش ئامادە تەماشاکەم هەستی نەتەوایەتی نیشتیمانی لەناو قوتابیانیش نەماوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ نادادپەروەریەک بەڵام مامۆستا ئێمە باسی جادەی کوردستانی خەڵکانی تر ئەڵێن زیاتر وەکو چاودێرەکان ئەڵێن ئەحزابە کوردیەکانیان توانیوە ئەجندایەکی نیشتیمانی هاوبەش ئیرادەیەکی نیشتیمانی هاوبەش لە ناوتاکی کورد دروستکەن چاودێرەکان ئەڵێن ئەی تو مامۆستای تەسیری تو لەسەر ئەو تەڵەبە زیاتر لە هەموو کەسێکەیە ئەی تو بۆ دەست پێش خەرنابی بۆی ئیرادی نەتەوەی لە ناویان دروست من ئیرادەی نەتەوەی من وەکو مامۆستایەکی زمانی کوردی هەوڵم داوە هەستی نەتەوایەتی لای تاکەکانی کورد دروستکەن بەڵام تاکەکانی کورد
دەمە قوتابەکانی خۆم خوێندکارەکانی خۆم بە پرسم دەبێت دەڵێ مامەسەر با و باپیرم لە شاخۆ چی بۆ کردومە ئەو فلان کەسێ بە واتە تەعین بۆ بۆ واتە تەعین بۆ من هەستی نیشتیمانی پەرۆی بۆ چما من دەڵێم سەرۆکاپۆ هەمدا وتێکی جوانێ بۆ دەین بۆ دەڵێم سەرۆکاپۆ وتێکی زۆر جوان دەڵێتم دەڵێتن ئەگەر دژمن بیهێزم خواتر ئەبم بەژار بەگەرویدا دەچمە خوارەوە من داڕشنم بۆی هێناوەتەوە هەلە ظروفەیە بەڵام تاکەکانی خۆمان لە ناگات پەرۆی من ێستا من 3 ساڵە لە دەرەوەی شار وەکو مامۆستای دەکەم بەڵام تەمەشا دەکەم خەڵکانێک نەقڵی ناوشا دەکەینەوە بەڵام من بۆ 3 ڕۆژە نەقڵ نەکراوتم تەمەشا عەدالەتی یەکەم بەڵێ مامۆستا فەرات بەڵێ سوپاس بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ هێرش لە شاری سلێمانی فەرموو کاتم کاتۆ باش سەرچاوم کاک هێرش دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم سپاس بۆ تۆ من بەڕاستی بەڕێی من ئێستا میلەتی کورد هەموو حیزبە سیاسیەکان بەڕاستی هاودەنگن شتێکی زۆر باشە من دەستخۆشی لە هەموو لایەنەکان ئەەکەم بەڵام بەڕاستی سرم سوڕماوە لە کۆمەڵی خەڵک کە باز لەوە ئەکا وەزعی کوردستان بەرەو ئاقارێکی خراپ ڕۆشتووە من قەناحەتم وایە پێچەوانەکەی ڕاستە لەبەر ئەوەی لە هیچ کاتێک وەکو ئەمڕۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاوا پێشکەوتوو چاک نەڕۆشتە پێشەوە کاکی من هەرێمی کوردستان وەزعێکی زۆر سەقامگیرە زۆر باشە بە ناوچە دابڕاوەکانیشەوە بە تاکید پێت ئەڵێم بۆ نمونە تەماشا بکە نوری مالیکی لەشکرکێشی کردووە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانی ئازیا بە وەزارەتی پێشمەرگە ئەوە تا هەمویان هێواش بوونێتەوە یەک لەسەر یەک وەفد ئەنێرن دوێنێ ئەوە تا وسابوون نجێفی کە سەرۆکی پەرلەمانی عێراق گەشتە هەرێمی کوردستان و گەشتە لای جەنابی سەرۆک بارزانی ئەوە تا ئیبراهیم جعفەری کارنامەیەکی حاضر کردەوە بهێنێ بۆ جەنابی سەرۆک بارزانی ئەمە پێگە نییە ئەمە بەقووەت نییە ئەمە قابلیت نییە من سرم سوڕماوە لە کاک ئەحمەد کە بە ناوی خۆی نابوو کاک ئەحمەد و چاودێری سیاسی لە بەغا ئەڵێ سەرکردەکانی کورد بە عەرەبیان تۆ بامادی 140 جێبەجێ نەکرێت باشە ئەم سەرکردەیە بێت چێ بێت چۆن سەرکردەی کورد ئەم قسەیە ئەکا یعنی بەڕاستی ئەمە شتێکی باش نییە من ئومێد ئەەکەم بەڵێ کاکی هێرش بەڵێ کاک هێرش سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش خەدر لە ڕانیاوە کاک خەدر فەرموو کاک خەدر بەڵێ کارە کاک خەدر لەسەر هێنەمەوە هەرێم لە شاری کەرکووکەوە کاک هەرێم فەرموو هەرێم لە کەرکووکەوە ئەم کات باش برام هەموو کاتێکێت کاک هەرێم ڕەوشی کەرکووک چۆنە دەوروبەری کەرکۆک ڕەوشی مەیدانی جموجۆ بەزاد عیبینە سەرەتا دەستخۆشیە بتەوە دوانەتان لێخەم سپاس بەڵێ کاکی هەرێم قسە بکە جێمان لێتە بەداخەوە هەر لە شاری کەرکووکەوە کاکی ئەحمەدمان لەگەلە فەرموو ئەم کاتە باش بەڕێژم سەرچاوم بەڕاستی ئێمە و هاوڵاتیانی شاری کەرکووک ئامادەین لە جانی خۆمان ماڵی خۆمان بە فیدای شارەکەمان بکەین بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ جەنابی سەرۆکین بۆ هەموو شێوەیەک بە خوێنمان بە ماڵمان بەسەرمان ئامادەنین بە هیچ شێوەیەک یعنی هێزی دیزە بگەڕێتەوە ناو شاری کەرکووک سەر لە دەوروبەرا جێگیر بوونە بەڕاستی و هێزی پێشمەرگەش گەلێ زۆر هاتوونە و دەستخۆشیان لێکەن دەستخۆشی لێ زێرەبانی سپای پێم دەکەین کە گەشتنە دەوروبەری کەرکووک زۆر سپاسی سەرۆکیان نوێژ دەکەین بەڵێ سپاس بۆ تۆش مەحموود هەر لە کەرکووکەوە فەرموو کاک مەحموود فەرموو کاکە ئەم کاتەوە باش هەموو کاتێکێت دەستخۆشیە بەرنامەیە لێکەم سپاس بۆ تۆ فەرموو کاکە ئەمانەی ئەم سەرکردە سیاسیانە و سەرکردەی کوردێکە وەڵای من گاڵتەم پیادێ من لەو دەشتە میستەحالی ئەم تەلەفۆنیان بۆ کرد بووە تەلەفۆنکە من سوانم لای مەڕم کاکە بەزاتی خوا باشە بابەکە زێباری سەرۆکی هەموو هێزی عێراقی نییە ئەی هەک بۆ نایەتە سەر خەد و قسە بکە کورە کاکە من گاڵتەم بە شانەی کووردا دێ وای ئەوانە کاکە ئەی باشە لێرە لە باسێکە کورە کاکە مە کورتکەی سیاسی وە ئەبێ وەڵا هەمووی وەک من شوان و گاوان بەزاتی خوا بەڵێ عوسمان لە کەڵەکچیمان لەگەلە بەڵێ علی بە قوربان چۆنێ سەرچاوم ئەم کاتە باش بە قوربان هەموو کاتێکی فەرموو باشە بە قوربان گیان سپاس فەرموو کاکە ژیان بە سەبارەت مالیکیەوە ئەمە نەک دەستخۆشی لە مالیکی دەکەین بەس ئێمە دڵمان ڕۆژ بۆ لەم حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەڵام لەبەر چی لە شەڕی ناوخۆوە ئێستش فتنی سیاسیان ماوە حتا ئێستا بەریان نەداوە سەبەب چییە ئەم
دوو جار خۆپێشاکان کرا لەبەر تشتا پەرلەماندا گوتی بەزترین کات وەڵامتان دەنە بەڵام هیچ وەڵامیان نەداوە بە خەڵک. بەڵێ کاک عوسمان بەڵێ سپاس بۆ تۆش محەممەد لە ئاکرێ لە باژار ئاکرێ کاک محەممەد کەرەمکە سەرەتا ئەم کاتت باش هەموو کاتێکت ببورن باوکی محەممەد نە محەممەد بەێ بابێ محەممەد لە ئاکرێ گەلمەیە کەرەمکە داوای لە بردنەکەمەکە کاتم زۆر پێ بدەی زۆر حەزەکەمەوە لەبەرەوە خەڵی زۆر هەسەیە لە کاتێکەش تهدیدا گەر بە کورتی ئێمەش پێمان باش بوو سەرەتا بە من مامۆستام وەک مامۆستایەک قەزای ئاکرێ بەڵێ مامۆستا فەرموو باشە بانکی ڕەشید و ڕافیدەین بۆ فەرعیان ناتە کوردستان بۆ بەرپرسەکان لێ نەگەڕێن ئێمەش استیفادەیەکی ئەو سەد موچەی لێ وەرگرین ئەوە یەک دووەمیش من براکەم پێشمەرگێ ئەوە 12 مانگە ڕاتبی نەدرایتێ 12 مانگە و داوامیشەکە دەوام ناکات لەبەر کێشێکی کۆمەڵایەتی لە دادگاوە هەبوو سەر بە سوپای شەشە لە ئاکرێ بەڵێ باشە ئەوە 12 مانگە ڕاتبی لێ ڕاگیرایە ئایا سەرۆکی هەرێم هیچ زارگۆتیە بە ڕاتبی موچەیەکی پێشمەرگەیەک ڕابگرێتن موچەی پێشمەرگەنێکی پێشمەرگێ موچەی منداڵەکانی تیبران و نمونە بە بەڵگەوەشە سەلمێنم لە سوپای شەش لەدارەکان نفسی تاوانبارن لە دادگاوە و موچەشیان دەدرێت لە سوپاوە بەس تەنها ئەو برایمە لە ناوهاتە دەرێت بە بەڵگەوەش ئەو قسە دەسەلمێنم ئێستا حەزەکەم بەرپرسەکان ئاگای لە قسەکانم بێ و سەرۆکی هەرێم داوای دەکەم ئەو موچیان بۆ سەر بەڵێ مامۆستا باوکی محەممەد لە ئاکرێ ئەمژی بیدارن سەرنجاتە بۆ ئالین پەیوەندی دارگەشتی بێت ئەو ڕەوشەتە گوتی پێشمەرگایەکی 12 هیوا معاشە وەرنەگیر بە و خودی ماڵ و مناڵ بێ بەرحال سوپاس ساما لە چمچەما فەرموو ێوارە باش سەرچاوم دەستخۆشیە بەرنامە یەکەم بەڕێز سپاس کاکی سامان بەڕاستی من هەموو ئێوارەیە بە دیار ئەم بەرنامەی ئێوە دانیشم بەرامبەر ئەم شاشە جوانەی ئێوە بەڕاستی منبەرێکی ڕاستەقینەی خەڵکە ئێمە خۆشحاڵین کە بینەری بەردەوامیدارم هیوادارم هەموو بەرپرسانی سیاسی کوردیش کاتێکی خۆیان تەرخانکەن بۆی کە جۆ لە معاناتی خەڵک بگرن بە دیار ئەم بەرنامەیەوە و من تێرێکە لە دووز بووم ئەمە سەرنجتان بۆ ئەوە ڕابکێشم کە هەموو پێگاتەکانی شاری بڵێن قەزای دووزیش لەگەڵ ئەم هاتنی ئۆپراسیۆنی دیجلیان نین هەمویان دەنگیان لەگەڵ دەنگی کوردانە بەڕاستی لە شاری دووست ئەمە ئەوەش بڵم سەرکردایەتی کورد تۆزێکیش ئاوڕبەنەوە لە ڕەوشی بارگوزەرانی ژیانی پێشمەرگە ڕاستی برادەرێ تەلەفۆنی کرد باسی مامۆستای کرد من لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ میهنەکەیان مینەیەکی پیرۆزە بەڵام مستەفیدترین چین ئێستا چینی مامۆستایە ئەم پێویست ئەوان باسی کەم و کوڕی خۆیان بکەن وانە ئەی بابێن لەسەر ژیانی پێشمەرگە ئەڵێن چی کەوا مانگێکە دانە بەزیون لەسەر شاخ لە حەمرین لە بەڵێ گایسەمان هەموو بازەکە بەڵێ گایسەمان سپاس بۆ سەرنجی تۆشە بابێ ئیبراهیم لە دهۆکێت گەلمەیە بابێ ئیبراهیم کارچەوانی باشین ئەزێ باشم گەلێک سپاس کەرمکە دەست خۆشکی لە بەڕامەجێ دەستم زۆر سپاس کاکێک مزد دیوار عێراقی شانسەت تحالف كردستاني دا مالكي يعني مالكي دستيك وحكمية بو عراقي حكمكي تقراوي بو ديكتاتوري يعني إذا كانت تسعكي ثورة الفرسان البصرة تشتري جماعات مختلفة صدري واينا المدينة صدر البغداد الفلوجة ديسا يعني مرورة تقراوية وفي ما يعني بزريعة مادة إرهابي يتشارمين سنة خلاص كرن بجات مرورة راستي ما ترسية نبر سر كردستاني بله باب ابراهیم دی عراق دا کردان تجربه گله کنه هر دروز بونه عراق کو اف پارچه بزوری عراق بعد بول کاندن اسال المجرب لا تسال الحكيم يعني قبل زي جربان بيش قبل كردستان ده يعني زمان الدوره ايتينا ما تحبش تايدينا كده جهدات هنا كده يعني دشي مطالبات كردان مثلا بله باب ابراهیم پرسه کما جته وکولاتی آیا بدیت ناتا کسی کی دیه دناب عربان دا دناب شیعه سنان دا اگر بیت سر حکم گرانتی اوی که بکه کو رکفت نامن خودی گل کردان جیب که پابندی دستوری بدیت ناتا کسی کی اگلو توافيد ديد نومن يعني وقت تحكم سياسية عراقي
يعني موضوعي مثلا شخصية إبراهيم جحفري يعني إنسان زور نرم وحليم والقلب كردا يتهين برا نكونين مثلا شي علي طباخ لكردا ولا برقوت بكيرنايت ومطالبين ما تجيب جنايات لا يتهين تماما يعني أخي تياري جماعة حزب مالكي وكي حزب الدعوة يعني خطوا زي كده تلاقي يعني خو قابليات والشخصيات من وقت طبعا النظام مش متاس وصفاتيات وردت يوم كاتيكار بله سپاس بابا ابراهيم سپاس بسرنجاتا اسماعيل لبيارا فرمو ام كاتباش همو كاتيكت وانا قربان زور سپاس كاك اسماعيل من ستي من وكو هورامان من امادين من دات بيش مشتي داس خوشي لو برا بيش مرغانا كم كلوس لو محوران هرچیم هي لمال الدنيا بخوم وبمال وبمنال وبسعره اي كم بقرباني بيجمرجي اي كم بقرباني بيجمرجي ك براسنا اخواتي ديجلا بوست قبل ديجلا اونيك اخويا زاني بلا مو برادر على الناس انا مالكي او دسخوشي ليكمو او اشتيك بحلال روشتو بله اسماعيل اگر بير بكاتو مالكي بيد تداخل ام وظف كان لركز صاحبي شرف وكرامتي خويا مالكي كيبو بوتي اوك خلق انا بوبرتو كارثني وكاتو ايشي بو حل كان مالكي نا ادبي بو نا اخلاقي شي بو بالك اسماعيل سپاس بو سرنجيتوش پشتیوان لدوس خورماتو كاي پشتیوان كايك پشتیوان بله جانم كاتر باش براي بابا همو كاتك كايك پشتیوان ئەوە ئەمەویست هەندێک سەرنج و تێبینی لەسەر ئەو برادرە کە دەرێ دە ڕۆژەدانە بە زییم و پارەم پێ نێویان شتێک بەڵێ گەر بە کورتی کای پشتیوان گەرە کاتمان زۆر کەماوە فەرموو وەکو پێشمەرگەیەک میش قساکەم بەڵێ وەکو پێشمەرگەی قساکەم کە هیچ شتێک لەلایەن ئێمە پارەوە یان هەموو شتێک ئەو شتانە نییە کە برين بارو بولو اوشتا اما مسألة نتوية بله كايك پشتیوان سپاس بو تو رزگار لشارع ولي رو فرمو كايك رزگار الو بله فرمو الو فرمو الو كايك رزگار هستا گهداری دکم کرم که بهرحال هجان سرنجا بگمان سرنجا جدا کردستانی لهمو دوران لسر دای بویرو پیشات هم تایبتی زور سرنجینوان لسر روشان هابو بتایبتی اف پیشات اندنها در روشویدانه بتایبتی اف کریزا راستی دورین وقتان دین رما کردستان دیگه الحکومت نوندی بی سرنجا بچون انجاده جدا هبونه پرانیان بگمان تاییدان دیگر کو پیوسته پیشمرگه و سپاسیا پیشمرگه که لیور هبونجی رخنه هبون کو و کو پیوست خدمتا پیشمرگه نایت کردن هبونجی او پرزگیرکن تایبت انوان خدمت گزاریه هبونجی پرزگیرکن تایبت هبون لسر گلک بابتان برحال لمیویدارین کو سرنجا جدا کردستان چارچوبی برنامه دا بو برپرسو عالیین پیوندی دار بگه لره وی برنامه اوان هایداری سرنجا خلک کردستان بل سر همو بابت و همو پرزگیرکتان گلو کا چاوای چاوبت چارا سرکن جاده چت بجه برحال حتی صبحی دتورکی گرمتری روجه بگمان ام خدمت هذا بین لویره هر شاد و بختور بین